بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی لاپەڕە 3. گونجاوترین دەستەواژە لە لیستەکە هەڵبژێرە بۆ تەواوکردنی ڕستەکە. پرسیار ژمارە 1 ژمارەی پێکاتوو لە ژمارەیەکی سروشتی و کەرتێک پێی دەوترێ ژمارەی کەرتی. پرسیاری 2 ژمارەیەکە بەشێک لە گشت پێک دێنێت، ئەویش پێی دەڵێن کەرت، بەشێک لە گشت. پرسیاری 3 پیتێکە ژمارەیەکی لە زیاتیدا دەندرێ، ئەوەش ناوی گۆڕاوە. و 4 هەمان بەهایان هەیە، ئەوانەی کە کەرتە هاوتاکان هەمان بەهایان هەیە. پرسیاری 5 ڕستەیەکی بیرکاریە ژمارەیەک یان زیاتر لە خۆ دەگرێت، ئەوەش پێی دەڵێن بڕ. ئەو جەبڕەکە یان بڕی ژمارەیە یان بڕی جەبریە. ئەم پرسیارانە شیکار بکە بۆ پێداچوونەوە بەو کارە مەیانەی لەم بەشەدا پێویست. لە هەر یەک لەمانەی خوارەوە کەرتێک بنووسە بۆ نواندنی بەشە ڕەشکراوەکە. بەشە ڕەشکراوەکە مەبەستی ئەو بەشەی کە زەردە، نەک ڕەشە زەردە. پرسیاری 6 کەرتەکەی کوو بنووسین. یەکەم جار هەموو چەند کەرتە بەیەکەوە هەمووی دەژمێرین. 1 2 3 4 5 6 7 8 9 10 دانەیە، ئەوە هەمیشە لە ژێرەوە دەنووسرێ. ئەو بەشەی کە زەردە 4 دانەیە لە سەرێ دەنووسرێ. یان ئەوها بەجێی دەهێڵین یان دەتوانین کورتکردنەوەی لۆ بکەین ببیتە 2 لە 5. کورتکردنەوە مانای چییە؟ مانای سەرەی کەرتەکە وە ژێرەی کەرتەکە دابەشی هەمان ژمارەی بکەین. 4 لە 10 یان 2 لە 5 هەمووی ڕاستە. پرسیاری 7 ئەگەر هەمووی بژمێرین چەندە؟ 8 دانەیە لە خوارێ دەنووسین، 8 بەشە و 4 بەشێ ڕەنگکرایە. 4 لە 8 یان کورتکردنەوە 1 لە 2 سەرە و ژێرەی دابەشی 4 دەکەین. پرسیاری 8 هەمووی دەژمێرین چەند بەشە؟ 1 2 3 4 ئەوهاش دەژمێرین 1 2 3 4 5 4 جار 5 دەکا 20 واتە هەمووی 20. ئەوەی ڕەنگکرایە 4 4 لە 20 کورتکردنەوە 2 لە 10 دیسان کورتکردنەوە 1 لە 5. پرسیاری 9 هەندێک تۆزێک ڕەنگە زەحمەت بی، ئەوەی ئێرە یەکی تەواوە چونکە 4 لە 4. دەتوانین بنووسین 4 لە 4 یان دەتوانین بنووسین یەکی تەواو، کاتە یەکی تەواو ئەوها. ئەوەی دیکە 4 بەشە یەکی ڕەنگکرایە 1 لە 4. دەتوانین ئەوها بنووسین. نووسینی کەرتەکان و ژمارە کەرتیەکان. هەر یەک لەم کەرتانە لەسەر شێوەی ژمارەی کەرتی بنووسە. جیاوازی مابەینی ژمارەی کەرتی و کەرت چییە؟ ژمارەی کەرتی واتە ئەوها دەنووسرێ ئەوە ژمارەی کەرتیە. ژمارەیە، ژمارەی تەواو کەرتێکیشە. کەنجی دەتوانین یان کەی دەتوانین ئەوها بینووسین؟ ئەگەر هاتوو سەرەی کەرتەکەی گەورەتر بوو لە ژێرەی دەتوانین ئەوها بینووسین یان وەکو ژمارەی کەرتی بینووسین. کوو دەینووسین دابەشی دەکەین. 22 دابەش 7 یەکسانە بە 3 تەواو واتە 3 جار 7 دەکا 21. لە 22کەی دەمینێتەوە 1، ئەو یەکەش ئەوها لە تەنیشتی دابەشی هەمیشە هەمان ژێرەی دەکەین. ئێستا نووسیمان وەکو ژمارەی کەرتی. لێرەش دیسان دەبینین 18 گەورەتر لە 5 دابەشی دەکەین. 18 دابەش 5 3 جاران 5 15 لە 18کەی چەند ماوە؟ 18کەم 15 3 ماوە دابەشی هەمان ژێرە کە 5. پرسیاری 12 دیسان سەرە گەورەترە.
104 دابش 5 10 دابش 5 2 4 دابش 5 نابی بەڵام نابی دەبی سفری دانین کە نەبوو کە چونکە 4 گچکەترا ئەوجە 20 جار 5 یەکسانە بە 100 لەو 104ەی دەمێنێتەوە 4 دابش هەمان ژێرە 5 65 دابش 9 یەکسانە بە 7 تەواو چونکە 7 جاران 9 دەکا 63 لە 65ەکەی دەمێنێتەوە 2 دابش 9 پرسێری 14 37 دابش 3 دابش 3 یەکسانە بە 1 7 دابش 3 یەکسانە بە 2 و 3 جاران 12 دەکا 36 ماوە لە 37ەکە 1 لە 3 لێرە بە پێچەوانە ژمارەی کەرتیمان هەیە دەیگەڕێنینەوە وەکو ئێرە دەیکەینە کەرت زۆر ئاسانە هەمیشە ژێرەی کەرتەکەی لێک دەدەین لەگەڵ ژمارە تەواوەکەی پاشان کۆی دەکەینەوە لەگەڵ سەرەی کەرتەکەی کەواتە 4 جار 7 28 کۆ 1 29 دابەشی هەمان ژێرە 10 جار 7 70 کۆ 3 73 دابش هەمان ژێرە 5 جار 8 40 کۆ 3 43 دابش هەمان ژێرە کە 8 11 جار 11 121 کۆ 1 122 دابش 11 3 جار 6 18 و 18 کۆ 5 23 دابش 6 ئێستا نووسینی کەرتە هاوتاکان ئەو پرسیارانە زۆر گرنگن زۆر کەسیش ڕەنگە هەڵی بکە بەڵام کەرتی هاوتا هەمیشە یەک مانای هەیە واتە ئەگەر ئەو کەرتەمان هەبوو لێرە ئەو کەرتەی ئێرەش هاوتایەتی دەبی تەمەشای ئێرەکەین ئایا ژمارەکان چیان لێ هاتیە گەورە بووینە یان گچکە بووینە ئەگەر ژمارەکە گەورە بووبی بۆیەنە لێرە 8 لێرە بوویتە 24 واتە گەورە بووە دیارە کەرتەکە لێک درایە لەگەڵ ژمارەیەک ئەگەر هاتو ژمارەکە گچکەتر بوو لێرە دیارە کەرتەکە دابەش کرایە لەوەی زیاتر نییە یان لێکدانە یان دابەشە لێرە هەمووی پرسیارەکان کەرتەکە ژمارەکان گەورە بووینەواتە تەنیا لێکدانمان هەیە ئەو 8 لێکدرایە لەگەڵ چ ژمارەک هەتا بوو بیتە 24 بێگومان لێکدرایە لەگەڵ 3 چونکە 8 جار 3 یەکسانە بە 24 دیارە ئەو سێش هەر دەبی لێک بدرێ لەگەڵ 3 ئەوجە ژمارەکەی لێرە دانین کەواتە 3 جار 3 یەکسانە بە 9 یەکسەر دەزانین لێرە یەکسانە بە 9 13 لێکدرایە لەگەڵ چ هەتا بوویتە 52 لێکدرایە لەگەڵ 4 کەواتە 5ەکەش لێک دەدەین لەگەڵ 4 5 جار 4 یەکسانە بە 20 لێرە دەنووسین 12 لێکدرایە لەگەڵ چ هەتا ببیتە 36 لەگەڵ 3 7ەکەش دەبی لێک دەین لەگەڵ هەمان ژمارە دەنا نابیتە کەرتی هاوتا 7 جار 3 21 15 لێکدرایە لەگەڵ چ ژمارەک لەگەڵ 3 ئەوجە بوویتە 45 8ەکەش لێک دەدەین لەگەڵ 3 8 جار 3 24 بەکارهێنانی لێکدانی دووبارە بووەوە ئەنجامی لێکدان بدۆزەوە ئەوجە لێرە نازانم ئەنجامەکە مەبەستی چییە چونکە دانیشمە من زۆر کاتی دەوێت هەتا
هەمووی ئەوانە لێک دەم بژمێری شەیە خوێندکارەکان دەتوانن بە خۆیان لێک دەن ئەو ژمارانە، بەڵام من دەتوانم وەکو هێز بینووسم 7 توان دەیانژمێرم 1 2 3 4 5 7 توان 5 واتە 7 جار 7 49 7 جار 7 دیش 49 49 جاران 49 کاتە ئەمن لێرە لێک نادەم چونکە ئیشەکە ئاسانە بە بژمێر لێکدانەکەی بکەین، بەڵام من وەکو هێز دەیاننووسم تەنیا. و لێرە ئاسانە ئەگەر لێکیش بدەم 9 جار 9 دەکا 81 دەتوانم ئەوها بینووسم یان 81، بەڵام خوێندکار دەتوانی بە بژمێر چاچیکە. لێکدان لە هێزەکانی دە و دابەشکردن ئەوەش زۆر گرنگە، پێویستە هەموو خوێندکارێک ئەو لێکدانەی لەگەڵ هێزەکانی دە زۆر باش بزانی. لێکدان لەگەڵ دا یان هێزەکانی دە، لێرە پرسیاری 27 لێکدان لەگەڵ دە، چونکە دا 1 سفری هەیە کاتە ئەنجامەکە تەنیا سفرەکەی دادەنین لە لای ڕاستی ئەو ژمارەکەی وەکو خۆی دەنووسینەوە 3 5 8 و 1 سفری لۆ زیاد دەکەین. پرسیاری 28 هەزار 3 سفری هەیە کەواتە ژمارەکەی وەکو خۆمان دەنووسینەوە و 3 سفریشی لە تەنشدا دەنین، ئەوها دەبیتە 358 هەزار. لە دابەشی ڕەنگە تۆزێک زەحمەتتر بی، لە دابەشی ئەگەر ژمارەکە فاریزەی لەگەڵ نەبوو باشترە بە خۆمان فاریزە چی دانین لێرە، ئەوجا لە کاتی دابەش ئەو فاریزێ دەبی بچیتە لای دەستی چەپ بە ژمارەی سفرەکان. لێرە 3 سفر هەیە کەواتە فاریزەکەی 3 خانە دەبەمە لای دەستی چەپ. دەژمێرم فاریزەکەی ناژمێرم، تەنیا پاش فاریزەکەی دەژمێرم لە دەستی چەپ، ئەوە 1 خانە، ئەوە 2 خانە، ئەوە 3 خانە، فاریزەکە لێرە دادەنیشی. ژمارەکە چی لێدێ؟ ئەو های لێدێ 0 3 5 8. فاریزە هەمیشە دەچیتە لای چەپ لە کاتی دابەش بە ژمارەی سفرەکان. چەند سفرمان هەیە؟ ئەوەندە خانە دەچیتە لای دەستی چەپ. ئەگەر لێکدانیش بوو دیسان فاریزە هەبوو، ئەو جارێ فاریزەکە دەچیتە لای دەستی ڕاست چونکە ژمارەکە گەورە دەبی لە کاتی لێکدان. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە چونکە هاتمە کۆتایی لاپەڕە 3 هەتاوانەیەکی نوێ هەبژی. وای فەرمیسک و گەریانم لەناو چوون و نەمانم بەجارێ سەر سوڕمانم هەرە تۆی هەرە تۆی هەرە تۆ. ئەی ئازیزترین هەوڕێم تازووە سەرێ بدەلێم چاوەڕێ یەکتر پەی پێم هەرهی تۆ هەرهی تۆ هەرهی تۆ. ئەی ئازیزترین هەوڕێم تازووە سەرێ بدەلێم چاوەڕێ یەکتر پەی پێم هەرهی تۆ هەرهی تۆ هەرهی تۆ. نامەوێزێ ڕووزەبەر هەر لە پاتە و پیسەر هەر سەیران و گەشت و دەر لەگەڵ تۆ لەگەڵ تۆ لەگەڵ تۆ لەگەڵ تۆ لەگەڵ تۆ. بێدەنگی خۆشەویست لێم ناپرسی چیم دەویست گەر وەڵامت لێم دەویست هەرە تۆ هەرە تۆ هەرە تۆ.
باجارێ بێخەم بژین دڵ بەو شەنە کوژین بای دڵ شادی هەڵمژین ئەمن و تۆ ئەمن و تۆ ئەمن و تۆ باجارێ بێخەم بژین دڵ بەو شەنە کوژین بای دڵ شادی هەڵمژین ئەمن و تۆ ئەمن و تۆ ئەمن و تۆ